بێگومان ئەم ژیانەی کە ئێمە تێیدا دەژین ئەمە حەقیقەت و ڕاستێکەیەتی. کاتێک کە هاتینە دنیا هیچمان پێ نەبوو، هیچمان نەبوو، هیچمان نەدەزانی، نە جلوبەرگمان لەبەردا بوو، نە پارە و پولمان پێبوو. کاتێک کە هاتینە ئەم دنیایە بە هیچ جۆرێک خاوەنی خان و ماڵ و سەرۆت و سامان نەبووین، خاوەنی عیلم و زانیاری نەبووین، هیچ کەسێکمان نەدەناسی. خوای گەورە دەفەرمێ والله ئەخرەجەکم من بطون ئومەهاتیکم لا تعلمون شەیئا. کاتێک کە ئێوە لە سکی دایکتان دەرچوون ئێوە هیچ شتێکتان نەدەزانی. کەواتە خوای گەورە ئێمە هێناوە ئەم دنیایە بەڵام هیچمان نەبوو، خاوەنی هیچ شتێک نەبووین. ئەوە ڕاستیەکە، بۆیە با لە خۆمان بایی نەبین. ئەگەر ئەوە حاڵی ئێمە بێ، کاتێک کە ئێمە وەزن و قورسایی مریشکێکمان نەبوو زۆربەمان، ئێستا بۆچی ئاوا زۆربەمان وامان لێ هاتووە حساب بۆ فەرمانی خۆ پێغەمبەری خوا ناکەین صلی الله عليه وسلم. آخر بیرێک بکەرەوە ڕۆژێک بوو لە دایک بووی قورساییەکی 4 کیلۆ قورساییت نەبوو، ئێستا ئینسان بگاتە حەدێکی ئاوا فەرمانەکانی خۆ پێغەمبەری خوا بشکێنێ صلی الله عليه وسلم. بیرێ بکەرەوە لە خۆت بایی مەبە، خۆت بە گەورە مەزانە، چونکە دڵنیا بە تۆ هاتیتە ئەم دنیای هیچت پێ نەبوو، خاوەنی هیچ شتێک نەبووی، ئەوەی کە پێت بەخشراوە هەمووی خوا پێتی بەخشیوە. خوای گەورە دەفەرمێ وما بكم من نعمة فمن الله. هەرچی ناز و نیعمەتێک بە ئێوەوە هەیە لای ئێوەیە، بەسەر ئێوەی هەمووی لەلایەنی خوای پەروەردگارەوەیە. کەواتە وا نەزانی ئازایەتی خۆتە، نابێ وەکو قارون بڵین ئەوەی کە پەیامان کردو بەهۆی عیلمی خۆمانەوە بووە. ئەگەر خوای گەورە ئەو عیلمت پێ نەبەخشێ ناتوانانی هیچ شتێک بکەی. کەواتە ئێمە هاتینە دنیا خاوەنی هیچ شتێک نەبووین، بۆیە لە خۆمان بایی نەبین، سنووری خۆمان بزانین چۆن لەم دنیادا ژیاوین.